بینەرانی عزیزی کورساد ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری وێزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی و گەڕەکی گۆژە و سابوونکەران کاکەمال مەجیدی سۆفی ساڵحی بەقاڵ ئەم هەفتەیە میوانی بەرنامی وێنەگرافیە. کاکەمال یەکێکە لەو کەسایەتی خۆشەویستانەی کە ساڵانێکی زۆرە لە گەڕێکی گۆژە و لەسەر جادەی سابوونکەران کاری کردووە و کوڕی ناوبازاڕ و یادگەوریەکانی ساوونکەران و گەڕەکی گۆژەیە. ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیی گەڕێکی سابوونکەران و گۆژێ هەیە و هاوڕێی زۆرێک لەو کەسانە بووە کە ساڵانێک لەسەر ئەم شەقامە کاریان کردووە. شان بەشانی ئەوەی کە توانیوێتی پلەکانی خوێندن ببڕێ و قوتابخانەی تەواو کردووە، هاوکات سەرقاڵی پیشەی تەنەکەچێتی بووە لای خاڵی و یەکێکە لەو کەسانەی کە لە دێرینەوە سەرقاڵی ئەم کارە بوون و لە بەو باپیرانیەوە بۆیان ماوەتەوە. ئەم هەفتەیە هەوڵ دەدەین لەگەڵ کاکەمال باسی هەندێک لە یادەوریەکانی شەقامی سابوونکەران و خانەوادەکەیان و چیرۆکی نەبینراوی ئەو وێنانە بکەین کە لە ئەرشیفەکەی کاکەمالدایە. کاکەمال جان ئەم کاتت باش. ئەم کاتە باش قوربان. زۆر سپاس بۆ جەنابەت. مەمنونم. چاومان ڕوون بوو. چاوی منیش هەروەها. زۆر زۆر سپاس. ماوەیەکە خانەنشین بوویت و دوکانەکەشت نەماوە. ئێستا زیاتر بە چیوە سەرقاڵی ڕۆژانە؟ وەڵای ئێستا حالیان لە ماڵەوە دانیشتوم و هەبوو دەرمان زیاتر هیچی گەم نییە. بەداخەوە تەندروستی چۆنە؟ وەڵای ئێستا تۆزە بەرەو باشیە ڕۆم لەبەرەوەی سێ چوار نەخۆشی درێژخایەنمە بوو. لەوانم ئێستا هەر لە بیر چۆتەوە لە تاو و تووشی قودەی نوخاعی بوو. ئێستا تقریبا بەرەو باشیە ڕۆم الحەمدولله. ئەلحەمدولله ئینشەڵا باشە بیت بە تەندروستی باش ئەدبینین. ڕۆژانەی بۆ سابوونکەران بەیادی جارانەوە؟ وەڵڵاهی جاران ڕۆژبێریم نەکردووە بە دەقە و بە سەعات هینم نەکوم، بەڵام ئێستا بە بۆنێ ئەو نەخۆشی و کەم هێزم کەمتری ئەمە ئەوە هەفتەی جارێ مانگی 2 جار 3 جار ئەوە ڕاستە. یارە جەنابەت لە وەکو خێزانی خۆتان ئێوە ساڵنێکی زۆرە هاتوونەتە سلێمانی، پێمە بێ لە سەرەتای 1970ەکان باپیرت لە گاپیلۆنەوە هاتوونەتە ئێرە. بەڵێ باپیرم لە ساڵی 1940ەوە خۆی و کوڕەکەی باوکم نایانی خۆی و کوڕەکەی لە گاپیلۆنەوە هاتوون بۆ سابووکەران لەسەر جادەی سابووکەران. ئەگەر ئەوەی شارەزایە بەرامبەر مەخفەرەکە ئێستا کراوە بە گەراجی ئاوە کورتێ ئەوە ماڵی ئێمە بوو. ئەنجا لە کاتی خۆیە باپیرم خانووەکەی کردو بە 2 بەشەوە، بەشێکی فرۆش بە ماڵی حەمەچاوەشی گەچ فرۆش خێزانەکەی جەمیلەخانی ناوە فرۆشتی بۆ ئەمەکەیشی دانا بۆ باوکم و 2 خوشکەکە یعنی 2 پورەکەم. باوکت لەو خانووە لەدایک بوو؟ بەڵێت لە ساڵی 1904 باوکم لەو خانووە لەدایک بوو کە خێزانی هێنا خێزانی نەهێنا بۆ تام گەشتە ساڵی 34 لە 34 لە 34 شێخەمینی خاڵ پێیوت و مەجی بۆ چیش نانی تاکەی وا بە تەنیا بینتۆ پێشوتی یا شەخژنی چی بێنم؟ وتی نا سۆفیە و ڕەحمان هەیە هەر لەو کۆڵانەی ئەو بەرەوە لە کۆڵانی ماڵی شەوکەتی دامسازە. وتی 2 کچی هەیە هیچیان شان لە شانی یەک نایەن لە جوانی و لە ئەخلاق و لە هەموو شتێکە. من قەرارە دەیەمە وعدە پێم کە یەکێک لەو دوانە کوامیانەڵی ئەوە بۆی هێن. ئیتر باوکی شموتی وەڵام مادەم جەنابە قسەی تیا کردومانە ممانەعەتم نییە. وەڵای تر بۆ خۆی بەنسی بەبێت دایکم فاتمە خان دوای حەجیشی کرد حاجی فاتمەی سۆفیا و ڕەحمان فاتمەی سۆفیا و ڕەحمان حەجیشی کرد لە دوایە بوو بە حاجی فاتمە. حاجی فاتمە خوشکی کەریم پاڵەوان و حاجی عەبدوڵڵای تەنەکەچی بوو. ئیتر ئەمە بەنسی بوو لەسەر دەستی شێخەمینی خاڵ کە باپیری شێمحەمەی خاڵەکە ڕێکەوتن لەسەرەوە. ترەوە هێنای لەو ماڵی خۆمانە کە دایشیشم هەر کچی ئەو گەڕەکە بوو لەو بەرە بوو لە ماڵی کۆڵانەکەی ماڵی شەوکەتی تانسازە ئەچیتە ناوەوانێ ماڵیان لەوێ بوو. ڕاست. لە دایک و باوکو تەمەن ئێوە 3 برا و پێمە بە 1 خوشک بوون؟ 3 برا و خوشیە بوون. بەڵێ براکانن کاک محەممەد سەعید تەنەکەچی وەستا حەمەد سەعید تەنەکەچی مامۆستا عەلی مەجید سابوونکەرانی 44 ساڵ مامۆستا بوو. ڕۆحی شاد بێ نووسینی زۆر بوو لەسەر سلێمانی ئەوانە لە گۆڤاری سلێمانی لە گۆڤاری سلێمانیە ئەی نووسی کۆڵان بە کۆڕان شوێن بە شوێنەگەڕا بەناو شەخصە کە
کەس ئەوڕیان لێ نایەتەوە ئەمە هێناوەی دۆزیەوەی کرد بە بەرنامە و ئێکستە ناو گۆڤاری سلێمانیەوە زۆر ڕاستە باوکت ئەمە وێنەیەکی ئەوە دیارە وێنەی کەم بوو بەڵێ کاگ مەجیدی سۆفی ساڵحی بەقاڵ بەڵێ. لەقەبی بەقاڵ ئیشەکەی ئەوە بوو بەڵێ باوکم 50 ساڵی ڕێک خزمەتی بەقاڵی کرد لە بیدایەتە لە حەوزە وشکەکە بوو بەڵێ. لە دوایە ئیتر نازان بە عەقلی جەنابی خۆی گواستیەوە بۆ سابوونکەران هەتا تەمەنی ساڵی حەفتاکان 72 عەمری خوای کرد هەتا 72 ئەم بەقاڵ هەر ئەو دوکانەی لە سابوونکەران نەکوا بوو ڕێک بەرامبەر یوسفی عەبەکە خوار هینا عەبدوڵای حاجی حەمەمراو بەرامبەر حاجی حەمەمراو بەڵێ. خوار حاجی حەمە حەوایی خوار شوێنەکەی وا معلومە هەرسەر بەڵێ، جادەکە بوو بەڵێ، بەڵێ. لە دوکانەکانی ڕەمزیا بوو بەڵێ بەڵێ 50 ساڵ پیشەی بەقاڵی بوو. ئەرە وەڵا 50 تۆ ساڵ. لەگەڵ یایشن نەکرد من شخصی خۆم لەگەڵ ئەمە ئیشم نەگەر بەس مامۆستا عەلی برام ئەچووە لای ئەم من ئەچوومە لای وەسا حەمەسەعی برام کە هەڵیان نابوو بۆ موتیانەوە پیشەی و فێرە بیت و وایە وایە تەبیعی هەرواش بوو ڕاست ئیتر بۆ پیشەکەی ئەوم وەرگرت من فێری تەنەکەچێتیەکە بووم حەزم ناکە بچم بۆ مەکتەب لە دوایە بە 7 ساڵی بە زۆر نردیانم بۆ مەکتەب یار ئێوە نازناوی خێزانەکەتان بەقاڵە بەقاڵە لە باوکم تۆ ئەبی بە تەنەکەچی لای کاک حەمەسەی برات فێربی کاک حەمەسەی براشت پیشەی تەنەکەچێتی لە خاڵەکان تۆ لە خاڵە حاجیم و حاجی عەبدوڵای تەنەکەچی دەڕاستە بازاری بازارە بچکۆلە لە فەرعەکەی شەوکەتی دانسازە ئەوەی بزانێ ئەزانێ لەوێ ڕاست ئەمە ژوێنەیە کە جەنابی دایکی تیا فاتمە خان مەلێوە حاجی فادم وەکو وتمان خوشکی کەریم پاڵەوان و حاجی عەبدوڵایە ئەمە لە خانووی دووەممانایە ئێمە خۆمان ئەسڵەکەمان کرد لەدایک بوو خانووەکە بووین لەسەر جادەکە بوو ئێستا کراوە بە گەراجی ئاوە کورتێ بەس ئەمە لە کۆڵانەکایە بەرامبەر ماڵی حەلاوەخان شێقارە شەلە پشتی ماڵی مەلا ڕەوفی بێسەری دیارە دایک و باوکت لەو ساڵە باسیەوت کرد کە کاک مامۆستا شێخەمینی خاڵ بەڵێ هاوسەرگیریەکەیانی ڕێکخستووە دیارە لەو سەردەما کە هاوسەرگیریان کورە بەڵگەنامەی هاوسەرگیریەکەیان هەرماوە بەڵێ ماوە من لە گۆڤاری سلێمانی لە یەکێک لە ژمارەکانیە دیارە ئەو بەڵگەنامەیان بڵاو کردێتەوە بەڵگەنامەیەکی 7 ساڵە کە وێنەی دایکت و باوکتی لەسرە مەجیدی سۆفی ساڵحی بەقاڵ و حاجی فاتمە عەبدوڕەحمان و شایەتەکانیشی تایە کە لە 21 سەفەری ساڵی 1355 کە ئەوکاتە لە 13/5/1936 مامۆستا سەی غەفوری ئیمزای کردو و شێخ عەبدوڵڵا پەنجەمۆر و شایەتی دووەم تەنیا ناوی نووسراوە بەڵگەنامێکی زۆر جانە بەڕاستی کە لەو ساڵانە و هەتا ئێستاش وەکو بەڵگەنامەیەکی گرنگ ماوەتەوە لە گۆڤاری سلێمانیش کە عەقدی هاوسەرگیری دایکت و باوکتە دەستەکان خۆش بێ کاگ کەمال باسیەوەت کرد لە 7 ساڵی چوتە قوتابخانە چ قوتابخانەیە چوومە مەکتەبی سەورە مەکتەبێ بوو دوو دەوامیتیا بوو مەکتەبی سەورە و مەکتەبی خەلەکان مامۆستاکان و مدیرەکانمان یەکەم کڕەت مدیرەکەمان مامۆستا ڕەحمان بوو لەگەڵ شیعەلی فەنی معاون مدیر بوو مامۆستاکانیش فەرەجەفەنی بوو برای عەباساوەشە لە سابوونکەران بوو لەگەڵ مامۆستا عومەر عەلی ئەمین مامۆستان بوو مامۆستای مامۆستا محەممە و مامۆستای دینمان بوو مامۆستای سرود مامۆستا فەرید مامۆستا فەرید چەند ساڵ مەسیحی بوو تا پۆلی 6 لە سەورە بوویت بەڵێ تا 6 لە سەورە بووم بەڵام ساڵی 6 سێ بوو داغڵیان نەکردم 45 و 44 و 42 بوو ئیتر عەلا کولی تیا بوو حوتی تیا بوو ویان چا کرده بوو دوای مامۆستاکەم خوا عەفوی کامردووە وتی بۆ قسەتان نەوتم با بە قسەی چی بکە تۆ حوتی کردو بە 2 با 3 بە 45ەوە بکردایە عەلا کولین ئەوە ڕۆی بەڵێ ئەمە وێنەیەکی ئێمە ئەوە تەسکەری 50 ئەو ساڵانەی مناڵی توێ دەبەن وێنەشی پێوەیە بەڵێ وایە 57 ئەمە نفوسی 57 ساڵی 1950 دیارەوە کاتێک کە چیتە قوتابخانە بەڵێ ساڵی من ساڵی 59 شەست چوومە مەکتەب هەروەڵا
بەس ئەمە- پێش ئەمەش تەسکەرەیەکی کەمان هەبوو بەڵێ ڕاست. تەسکەرەیەکی کەمان هەبوو ڕسمێکی پشکۆلە لەلای ئەوە بوو بەڵێ ئەو ڕسمی پێوە بوو ئەمە وێنێکی زۆر مناڵی ئەمە توێ دیارە ئەمە کاتانە. ئاکر ئەمە ئیتر بۆ تەسکەری پێش ئەم تەسکەرێ ئەمەمانی ئەم ڕسمی پێوە بوو ئێتە من لێم کردومە شتومەتەوە لەبەری گەورە بوو وێنەیەکی جوانە دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیەش دیارە وێنێکی مناڵی تۆیە ئەوەش لە ئەوە کێ لەگەڵ تاو مناڵە ئەوە قوربانجان ئەو مناڵە دەستم گل دەسەر جادەی سابووکەرانەوە هەتا بەردەجی سرە جەژن بوو لە جەژنانە ئەم ئینیان هەڵەواسی ئەم لەوحانە ئیتر هەر شتەی جاری وا بوو ماتۆڕ و جاری واسەیتر بوو ئەمە لێرە شاخ و داق و دەیەکە بە جوانم زانی ڕەسم ماگرت ئەمە ئازاتی برازامە مامۆسایە مدەڕیسی سانەویە ئێستا ئارەوەڵا تا 4-5 مناڵی هەیە و خوانی کوێ ماشەڵە مامۆسای فیزیا ئەمە ژوێنەیەکی تۆ و دوان لە هاوڕەکانتن ئەوە کوڕی شێوێ ڕسمتان کرد ئەو شوێ کاک ئەمە سەرچنارە لە سەرچنار جەژن بوو ئەمیژەر هەر عینەشت جەژن بوو ڕۆشتین بۆ سەیران زۆر بووین 5 بوونەوە ئەنجا بوونەتەوەنێ دکتۆر تاهای حەمەقان کوڕی پور بوو لەگەڵ حەمەڕەشی و لەگەڵ لەتیفی حەمەی مەلاتۆفیقا تەزبیعچی بوو لە بازار ئەمانە هەموو بەس ئەمەی کە لە ڕسمەکە ئەمە نەوزاتی حاجی عەبدوڵایە لەگەڵ محەممەی حاجی عەبدوڵا هەردووچیان کوڕی خاڵمن بەڵێ ئەوون وێنانەی کە بینی و زیاتر وێنەکانی مناڵی تۆ لە زۆربیانە کلااود لەسەرایە یان جامانەیان کلااود لەسەر کردووانی و لە وێنێش ئەم وێنەیە هەر وێنێکی هەرزەکاریە ئەمە شەشی سەرەتاییم بوو کاک بەرزانجان ئەمە شەشی سەرەتاییم بووم هاتین بوو لای بەردەی سرا بۆ لای مزگەوتی گەورە ڕێزێ دوکانەیەکی ساکراوە بە مۆڵ ئەوە ئالە لەپاڵ ئەو دوکانە ئەو ڕسمم گرتووە لە ساڵی 16 بەجلی کوردی و شەشی سەرەتایی بەڵێ ئەم وێنەیەش کاکێ کەمال وێنەیەکی تۆیە دیارەمە دوو وێنەیە بە دوای یەکە بەڵێ ئەوە شەشیان ئەویان شەشی سەرەتایی 1966 گیرا و کاتەکە لە پۆلی شەشی سەرەتایی بوویت لە ستۆدیۆ جوان بەڵێ لای کاگ ئەحمەد دەنگەورە ئەم وێنەیە گرتووە کڵاوشی لاریش لە سەرایە ئەو کڵاوە لێ نووسرا بوو چین ئەو کڵاوە لێ نووسرا بە کوردستانیان نەمان ساڵی 1963 ئەمە لە سجن ئەیان چنی لە سجنە ئەیان چنی جا کە چوم ئەم ڕسمم گرت مامۆستاخوالی خۆش بێ ئەحمەد دەنگەورە ئەو بۆی گرتم وتی کاکە جان ئەم کڵاوە باوا قوت نەبێ با تۆزێ ئەڵەی چی لاریکەم وتم بەکەی بخۆ وەڵای تر ئەوە تۆ زێداری کردەوە کڵاولار وێنەیەکی جوانە و کڵاوەکەش یادەوەرێکی جوانە یا کوردستانیانەمان ساڵی 1963 لێی نووسراوە جوان دیارە لە کڵاوەکەی شاعری گەورە جەواهیریە چێ وەڵا ئەو تەبیعی لێگە چن چۆکم لە سەردەمانێکا بوو ئەم وێنەیە ساڵی 76 دیارە چەند ساڵێک دوایەوێ بەڵام لەمەیانە گەورە بوویت بەڵێ ئەمە شەشی سانەویمە شەشی سانەوی عیلمی بووم لە عیلمی بووم لە سانەوی شۆڕش لە سانەوی شۆڕش بووم ئەم ڕسمەم گرت لای ستودیۆ ئەنوەر لە جادەی مەولەوی لای بەریدەکە هەر ئەم دیوی بەریدەکە لەوێ ئاگرتم وێنەیەکی جوانە و ستایلی کراسی ئەو ساڵانەی کراسەکە چۆن بوو زۆر هەمووی باوی ئەنجا لا جەنگیش جا ئەمە مەوزوعی ئەم قژەش مسەلەحەیە گەگەڕا هەر کەسێکی ئاوا ببینە ڕاست و چەبێکی وەلی ئایترە وایە بچوە سەری سفر کردای یان ناخۆش بوو قژوادابنی زۆریش حکومات بە مسەلەحا گەڕا دوو برادری ئێرە مەسوول بوون بە مەسوولوانە لە هینی ئەو قژە چوونە دەرەوە ڕاست ئەوە لە دوای قوتابخانەی سەورە دیارە جەنابەت لە ناوەندی چوویتە ناوەندی ئەوە مەکتەبی سەورەیە بەڵێ ئەمە وێنێکی ئەو ساڵانەیە کە زۆر کۆنە و لەگەڵ مامۆستاکانتە پێم وابێ ئەو مامۆستای لەم سەرۆسا مامۆستا عوسمانە ئەوە مامۆستا عوسمان هەورامیە ئینگلیزی پێوتین هەمەشیان مدیر یونسەفەنیە هەمەی تەنیشتیشی مامۆستا ڕۆفە معاون مدیرمان بوو ئەوەش فەریدەفەنیە مامۆستای هینمان بوو سرود ڕاستە وێنەیەکی زۆر جوانە جەنابەت کامەیانی لەمە ئەمە من ئەمەتان
لە ریزی لە ڕێزی دۆ گەورەکان هەمووی گەورە بوو هەمووی لە شەشیب هەموو سەروسمێڵ یاد بوو ڕاستەوێنێکی جوانە بەس ناوەکانی هەر هەموویم لەبەرە ینی ڕاستە بێ بچڕان زۆر ناوەکان دەستەکان خۆش بێ ئەم وێنەیەش 1970 تۆ لە سانەوی تۆ چ سانەویەک کە لە شش دەرچوین بۆ نەکبەتی کرا مەکتەبەکان تەوزیعکران بەسەر مەکتەبی سانەویەکانە باشە منیش دەرەجەی چاکم هەبوو باش وڵا بەر ژموری کەوتە بوو ئێتر لەوێ ساڵێک مامەوانێ پیان ناخۆش بوو کاکمەوان تۆستی کاوە کراوە چوومەم تۆستی کاو لەم تۆستی کاوە یەک و هین دوو سێم لەوێ تەواو کرد دوایی لەوێ شەوە دەرچووم بۆ سانەوی سلێمانی چوومەوە سانەوی سلێمانی لە چوارباخ بەڵێ لە چوارباخ لە ئەیکەی چیتە شۆڕش کە لە شەش لەوێش گەشتی نەمەرحەلەی شەشی سانەوی لەوێ بۆ خۆی لۆقە بوو بە کوردی زمانی بوو بە کوردی ئێمەش بە کوردی نەمان خوێن بوومی بە عەرەبی بوو چوینەم تۆستە سانەوی شۆڕش لەگەم سانەوی سەلاحەدینە تۆ لەوێ تەواوت کرد لەوێ تەواوم کرد پێما بێمە وێنەیەکی و ساڵانەیە کە لە سانەوی شۆڕش ئەمە سانەوی شۆڕەشە لێناسی مامۆستاکانەوانی هەمویانە ناسم مامۆساکان ئەمە مامۆسا کەمالە ئەمە مامۆستا ساڵحی ئینگلیزیە ئەمانەشی تر هەموو ئەمە کاخەسەروی کەمال مەلا کەمالە ئەمە حەمەی حاجی سەعەڕەشە ئەمە دلێرە ئەمە خۆمم ئەمە سالارە ئەمە ئومێدە ئەمە ئازادی حەمەلاوە ئەمە ئاواتی ئیسمایلە فەنیە ئەمە نەوزاتی نووری بەگە هەموویە ناسم یعنی بەلامیسا وەختەکە کەمە وێنەیەکی جوانە ئەمە شەر وێنەیەکی تری ئەو ساڵانەیە بەڵێ ئەمە ژەر عینم تۆستێ و عینەن مەکتەبە هەروەڵا ئەمەش لێرە مامۆستاکان مامۆستا هاشممان لەگەڵایە بەڵێ لە سانەوی بەڵێ لە سانەوی شۆڕش تەخەڕوجت کرد چیتە کوێ مامۆستا سانەوی شۆڕش تەخەڕوجم کرد چوون بۆ معهەدی ئیدارە معهەدی ئیدارە وەخساڵ لە کوێ بۆ ساڵ لە خانۆقوڕەکان بوو خانۆقوڕەکان ڕێ خانۆقوڕەکان چۆڵ و هۆڵ بوو خانۆقوڕە بەس سەرەوەی تیا بوو مزگەوتی هەنجیرەکە لەگەڵ چاقانەیەکی لێبوو چاقانەی عەلیان پێوت لەگەڵ چەند ماڵێکی کەش لەو لاترەوە هەبوو ئیتر ساحەیەکی کاکی بە کاچی بوو هەتا ئاوا چووی بۆ کارێزی وەستا شەریف و ئاواژ هاتی تۆ بۆ دارت تەڵەبە چەند ساڵ لەوێ خوێندت 2 ساڵ بەس بە خوێنن بە 3 ساڵ بۆ ماسێ بوو ڕاست ئەمە وێنێکی ئەوەیە دیارە ئەمە بەر مەحەدەکەیە خانۆقوڕەکانە سەی بۆ بە خانۆقوڕەکانە چۆڵ و هۆڵ و ئاوا ئیترەمە ئەمە بە سۆپە ئاوە ڕاستمەکەوە دەرچوە ئەجینا زۆر چۆڵتە بوو ڕاست ئەمە ژوێنێکی تۆ هاوڕەکانتن هەر لەو شوێنە لە پەیمانگەی بەڵێ ئەمەش بەر دەرگای مەحەدە تۆ لە چ بەشێک بوویت من لە قیسمی مەحاسەبە بوو ژمێریاری بەسی ژمێریاری بەڵێ وێنەیەکی جوانە شێ بوون هاوڕەکانت لەوێ کاک والله هاوڕێ هەر هەمووی هاوڕێم بوو لەبەرەوەی من ئیشتراکمان کرد لە مەسرحی و تەمسیلی و گۆرانی و ئەمانە ئیتر بەوە بە بۆنەیەوە هەموو کە زەی ناسی دەنگیشی خۆش بە گەنجی والله تقریبان خۆش بوو خراپ نەبوو ئەمە وێنەیەکی توێ لە کاتی گۆرانی وتە ئەمە عینە زیاتر لە کوێ گۆرانیتەوت والله من لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیا وتومە لەگەڵ تیپی هونەر و وێژەی کوردیا وتومە کاک نامدار لەگەڵ سانەوی هەر لە متۆسەی کاوەش حەفلەیەکمان کرد جەماعەتی عوسمان عەلی و سەلاح مەجی و ئەمانە حەفلەیەکمان کرد ئەوانیشمان لەگەڵا بوو منیش 2 گۆرانی بوو وێنەیەکی جوانە و ساڵانێکی جوانە ئەم وێنەیەش لە کاتی گۆرانی وتنا ئەمە مەحەدە هەروە حەفلەیەکیان ساز کردبوو لەناو قاعەکە ئەوە گۆرانی چاو جوانە لەیلاڵم ئیتر دوایی چاو جوانەی لەیلاش مۆدێلی هێنا بۆ خۆی تەماعەتی جامیعە وتیان دوای من وتیان گۆرانیان وتەوە شەر وێنەیەکی توێ لە کاتی گۆرانی وتن تەلەفەکانی شەڵە پەڕن بەڵێ هەرەوەڵا هەر ئەو ساڵانەیە کە هەر عینە ڕسم ئەم وێنەیە وێنەیەکی ئێوەیە بەڵام لە زانکۆی مووسڵ گیراوە بۆچی چون بۆوێ وڵا چوین بۆ دەورەی کۆمپیوتەر چوین بۆ دەورەی کۆمپیوتەر ئیتر ئەمە دەوری تا 2-3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژمان تقریبان پێچوو هەر گەشتی نەوێت لەسەر ئەو هەموو هیلاکیوە حەفلەیەکیان پێ کردین
بەذاتی خوا بەو شەوە درەنگە ڕاست ئەوە منم بەڵێ ئەمە ژوێنەیەکی توێە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ پەیمانگا بێکەوە ئەمەش هەر ناو مەطعەمەکەی ماحەدە بەڵێ ئەمە ئازاتی حاجی مەلا شەریفەوە خۆمەمە ئەوە عوسمانە ئەمە کەشاڵی عومەر بەکە بەڵێ عەمری خوای کردو ئەمە هۆشمەنە هەر عەمری خوای کردو ڕۆحیان شاد بێ ئامین ئەمە ژوێنەی تۆ کۆمەڵێکی تر لە هاوڕەکانت هەر ئەمەش هەر لەوێ بەردەرگایە ئەمەش بەردەرگایەمانە واز چواریان سیانیان عەرەب بوو ئەوە منم بەڵێ ئەم وێنەیە کە دیارە گۆژە لە دوا دیارە بەڵام نازانم سەرخاڵی چینەوە زەویەکەڵێن یا ئەمە ئەو چۆڵەوانەیە کەوتم لە خان و قڕان لەبەر ماحەدا خەڵک ئاوای کرد بە زەراعەت جا دوو ڕسمی لە یەگە چوون ئەمە جوو دەکات جوود کابرا جوو دەکات ئەو منیش لێەوە ئەمەش کاک سەلاعینەوە ئەوەش وشیاری ناوە تەلەبەی ماحەد بوون هیتوتمان بۆ یادگاری ڕستێکی جوانە لەگەڵ جوتیارەکە لەگەڵ جووتیارەکەوە تا جوو دەکەین ئەسب جووتەکەن ئەسبە وەڵی ئەسبە دوو لە ڕۆحاتی بارجیرە چی ئەوەیە ئەسبی تەواو نییە بەڵێ ئەم وێنەیە شەر وێنێکی خانۆقڕەکانە خۆش پیشانی بین کە چاولیە ئەو ساڵانەوانی بوو ئاوا بوو ڕاست ئەوە حەمەکاشی بە هەڵەبجەیی بوو بەڵێ هەرەوەڵە دەستەکان خۆش بێ وێنەی پەیمانگات زۆرە لە سەیران و لە سەفرە و لە کاتی مناسبەکانە من پێم خۆشە ئەم چەند وێنەیە پیشان بم باسی وت کرد کە لە هەندێک لە شانۆگەری و وەکو تەمسیل نواندنیشت کردووە بە فەخرەوە ئەمە وێنەیەکە ساڵی ه93ە کە تۆ لە یەکێک لە کارە شانۆیەکان بەشداری لەگەڵ چیە بەشداری ئەمە ئەم تەمسیلی سێ هاوڕێ لە چێشخانەیەەکە بەێ تەمسیلەکە کوڕی باش و هونەرمەندی چاچی تیا بوو یەکێ لەوانە قاری حاجی عەلی برای حەمە جەزە یەکێکە لەوانە کاک سەلامی وەسافەرەجی دارتاش کە لە ئەمەشیان ئەمانش لەم لەوەسیانی کە باش دەرنەکەوتون ئەمەش خۆمم ڕۆڵیشی دەبینی لەو شانۆی لەوە دەوری شاگردی مەطعەمەکەم کاک سەلامیش ساحێبی مەطعەمەکەیە کا قاریش لادێیەکە لە لادێەوە هاتووە بۆ شێز خواردن و ناخواردن هیتر لەسەرەوە حیوارمان هەیە تەبیعی زۆر وێنێکی زۆر جوانە ئەمە شەر وێنێکی پێما بێ هەوە کارە ئەوە لەو ئانایەکە ئەڵێم چییە خۆی ئەلێم چییە خۆی ئەڵێ چیتانەیە ئەڵێم فاسۆلیا بەمێ گەسکە با بشفتە ئەلێ دەبووم بێرە کوراکەم کاکە چوار پێنج یەکەم و بەسەرێک چی بێنم ئەلێ یەک بیڵێ ئەڵێم فاسۆڵێ ئەلێ فت ئەلێەوە ئەلێ فت دوای ئەڵێم کەکە کەباب ئەلێ کەکەکەی لێکەرە و کەبابەکەم بۆ بێنە حیوارەکانم لەبەرە هەتا ئێستاش وێنێکی جوانە ڕۆحی کاگهزار و کاک سەلام شاد بێ ئەمەش لە دوایە کە مەطعەمەکە لێ بووینەوە کردمان بە حەفلە ئەوە توی گۆرانیڵی نەکەرەوە قاری حاجی عەلیەوە منم مۆسیقا لێم بە کەوشکەکە کاقار دەنگی خۆش بوو کاقا لە حەمە جەزا دەنگی خۆشتر بوو بەس گۆرانی ناو ئەمەش سوچیەوە قەڵە ئەمەش حەمە سەعیە هەروەڵا ئەوانی کە باش دیار نین نەگەرەوە ئەم وێنێش پێما بێ هەر هەمان کاتە ئەمە لە عانی ئەمە بەس ناوەکانی کەموت ئەم ناوە منە ئەمە سامانی سەڵتەیە برای سۆرانی سەڵتە کە 24 لە قەڵازێ شەهید کرا جا کە منیە بینی یەکسەری کە منیە بینی گووا عەبابەی لێ هاو خۆتان لایەن گۆرانی عەبابەی لێشمەوت هاوڕێستانەکە کاقاری حاجی عەلی چۆن بوو زۆر خۆشەویست بووین ڕۆژێک بە ڕەحمە و بێهەزار ڕەحمەت لە گۆڕی لە مزگەوتی سەلاحەدین وتم کاقار وەڵای بەتەمام ڕسمەکان هین کەم جا کەس ڕسمی نەیەشتە من لەو هەموو منعی تەزەود و پێنەوبەریای یەک ڕسمم نەبەوتان و یەک ڕسم بەخوا لە چاوم زیاتر وتم کاقار بنێتی شتێکی ئەوام بڵاوی کەموانێ لە مجەلا کاکم بۆم بڵاو مامە سەعەدی بڵاویەکەتەوە وتی ئینجاقە چێکە زۆر ئەتیادی ئیتر بە نسیب نەبوو عەدی برام مامە سەعەدی برام حەمدی خۆی بەداخەوە ڕۆحیان شاد بێ هەردووشیان ئەمە ژوێنەی کارێکی تری شانۆییە پێم وابێ ئەم کارەیان چی ئەمە پاڵەوانێتی گەل بوو بتوڵەت شعب ئەمانەش کەسایەتیەکانی ئەوە ئازاتی ئازاد جەلال ئێستا هونەرمەندێکی گەوری لێ دەرچووە کاگازە جەلال ڕێز خۆشەویستی ئەوە ماڵەکە لەو بەرەوە بوو ئەمەشیان ئاشتی کاکەی فەلاح ئەمەشیان محەمەی تۆفیق بیتی قەساب بوو لە سابوونکەران
ئەمەشیان تەبیعی خۆ ئێوە ئەم تیپەتان ناوی چی بوو؟ تیب نەبووە ئەمە هەر لە سانەوی سلەیمانی لە سانەوی سلەیمانی تابیانی سانەوی بەیەکەوە کردوتانە بڵێ ئەمە مخریجەکەشمان غازی بامڕنی بوو ژاکە لەو عانە ئەمان کرد پێەکەنین هاتە دامانێ گوم مەکەنە یعنی پێ مەکەنە زۆر خۆش بوو یادگارێکی جوانە ئەو ساڵانە ئەمە ژەر وێنەی کارانە ئەمە ژەر ئەوە بە لە کاتی کۆتاییە بوونی تەمسیلەکە ڕاست ئەم وێنەیەکی جوانە مامۆستا نامدار قەرداخی کەمانچە ئەژەنێت و ئەوە لە جامێش گۆرانی ئەڵێیت بەڵێ قوربان ئەمە لە جامێعە بووین ئەم گۆرانێ بە مناسبەتی حەفلەی هینەوە بوو احتیفالی دایکان و باوکانەوە نیە ساڵی تەخەڕوج وەمانە بۆ ئەوە بوو ئەوە کاک نامدار خۆیەتی بە جوانی دیارە ئەمەش ڕوشیار کەمالە ئەمەش کوڕێکی مەسیحی بوو ئیتر دوانی چ کەسی تیا بوو دیار دەرنەکەوت ئەمە لە جامێعە گیراوە لە ناو هۆڵی جامێعە زۆر جوانە ئەو وێنێ ئەم وێنەیەش مامۆستا سەلاح ڕۆفی تایە کاک حەمەی شمشاڵی تایە جەنابیشت ئەمە چواری عامە لە چواری عاما بووین ئەم چوارە ئەوە ئەلبێرد عیسایە برای کاک فەریدە فەرید عیسای کەوتم ئەمەشیانە شمشاڵەکە لێ ئەمەش فەریدون دارتاشە ئەمەش سەلاحە ئەمەش ئەم دوانش دیار نین بەخوا ڕاستە ئەوە چ مەسرحەکە ئەمە مەسرحی سانەوی سلێمانی چی دەوت لەوێ کاک وەڵا لەوێ دوو گۆرانی وتووە وەرە قوربان و هەرمێ باوی بوو کاکە ڕاستە ئێتر لەو تەمسیلەشە کە بردیان بۆ بەغام من نەچوم وەرە قوربانەکەشم هەبوو لەگەڵ تەمسیلەکەش کاکمەوان بەرەحمە بێ تۆ پیان ناخۆش بوو ئەتر نەچوم وەرە قوربانەکەم عەبدوقادر گۆرانی دوت والله تاژەی لێم بەزەوەی ئێستا تەواوی تر مۆدێلمان نەما ئەگەر سە پێ بڵێن شتێکمان بۆ بڵێ والله ئێستا بە من نا دوای خەڵک پێمانە لە مزگەوتی شدێم هینە بن ئەزینا لە شوێنی کە بێ هیچ مەناعەتم ناچاوەکەبی دەستەکان خۆش بێ گۆرانی جێی فەخرە دڵخوای گەورەیە ئەو دەنگایە بۆ هیچ گۆرانێکە تۆمار نەکرد لە تەلەڤیزیۆنی کەرکووک بمێنێت لە شریتا تۆمارم کرد جەماعەتی ماحەد بردیان دەنگی خۆت لا نەماوە خۆت هیچ یو ساڵانە ناوەلا شریتێکمە بۆ ئەوی شریتەکە بەوتە بە جوانی بەداخەوە دەستەکان خۆش بێ فەریدونە بوو فەریدون عەبدولبەرزنجەی ئەم شاعیری شەو فەریدون ئەم بەیەکی شۆ بوون لەم سەرەتاییە ئیتر ڕۆژەبانی کردبوو ماڵی خۆیان و تەرتیباتی کردووەمانە وتم هەواڵ ناگرێ شریتەکە هەرو شریتەش بوون بوو بەداخۆ ئەم وێنەیە کوێ کاک ئەمە دەورەی قوربانجان ئەمە دەورەی دیفاع مەدەنی بوو لە دایرە نردیانین لە ئەتوای شۆڕش ئەوە لە شوێیە لە هینەوە ناویشی عەدادی سەناعە ئەچیتە ناوەوە ئەچی بۆ لا قالاوە ئەم ئەتوای شۆڕشە هەر لەوێیە ئێستا ئەمە لە سەربانەکەی بوو لە سەربانەکەی ئەمە دەورەکان ئەمانەی کە دەورەکانمانەبینی ئەمانە دەورەمانەبین لەگەڵ ئەمە کشەکانی دایرەیە و ئەوانش بەزوازام ئەم برادرە اینی دەورەکە بوو بەڵێ دەستەکان خۆش بە کاکەمال پێشی بچمە سەرەوەی کە جەنابەت دامەزرەی لە دایرەی ئەژغاڵ و ئاوادانکردنەوە ساڵانێکیش لەوێ خزمەتەکەی چەند ساڵ لە دایرەی ئەژغاڵ و ئاوادانکردنەوە بوویت 40 ساڵ و 3 مانگ لە دایرەی ئەژغاڵ بووم و بە ئەمری ڕەسمی یەک دەقەش ساڵی چەند دامەزرای هەر کە تەخەڕوجمان کرد طبیعی ناومان لە وەزارەتی تەختی دەرچوو بوو لە وەزارەتی تەختی ناوم دەرچوو بوو وەزارەتی ئەشغال و ئیسکان ئەوسا وەزارەت نەبوو ئەمانەی عامە بوو پیانە و ئەمانە عامە لإدارة الإشغال والإسكان نیشتەجێ و ئاوادانکردنەوە بەڵێ ئیترێ لەوێ دەوری 40 ساڵ و 3 مانگ خزمەتم کرد لە حسابات هەموو حسابات لە دواییشە ئەخیرەن بە عنوانی مدیری تەدقیقی پێشکەوتوو ساڵی هەشتاوە دامەزراکەی خانەنشین 22/9/80 ڕۆژێکی شوم بوو شەڕی بینی عێراق و ئێران کەی خانەنشین بوویت لە خانەنشینەکەم 20/9/2007 ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی کە کارمەند بووی لە ئەمە وەزارەت بوو ناو وەزارەت ئەوسا لەو داقە و سەعاتە لە کانێسکان بوو لەو بینایە بووین لەوێ بوو ناتینە دەرەوە لەگەڵ جەماعەتی
جماعتي حسابات وأنا رسم أنا قلت عبدو خالقه ومنه وخباته نشمي الخانه ڕاست الشيرين خانه وێنەیەکی جوانە ئەم تارای. وێنەیەش وێنەیەکی تۆ هاوڕەکانتە پێما بێ هەر أما ئەو مناسبەیەکی کاتی خزمەتکردنتە لەوێ بەڵێ ئەمە هەر ناو وەزارەتە هەر وەڵا ناو وەزارەتە ئەمە ڕسمێکی جوانە تر حەفلێ بوو حەفلەکەیان کردو ئەو ڕسمانەش چەند ڕسمێکمان کرد ڕاست دەستەکان خۆشبێکاگێ کەمال پێشەوەی بچمە سەر ئەوەی کە پیشەی تەنەکەچێتی و سابوونکەران و ئەوانە ئەو یادەوەریانە پێم خۆشە بزانم تۆ لە ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنە 22/6/78 کە تەقەڕۆجمان کرد تەبیعی لە مەعهد بەیەکەوە بووین بەڵێ لەگەڵ چیە هاوسەرگیریت کرد لەگەڵ پەری ئەحمەد ئەمین لاوە لاوە بەڵێ پیرمە سوورین بەڵێ بەڵێ پیرمە سوور خوشکەزای حەمەباریشی مقاولە کانێسکانین چۆن یەکتان ناسی لەگە پەری خان وڵایتە قوربانەوەی کە پیا لە شوێنێکا بوو ڕەنگی نەگرێ خوێگرێ وڵی ترە من حەفلەیەکمان کردو و حەفلەکەمان مناسبات بووتە ئاوا ڕسممانەگرت و نانەگرت ئیترەوە لە پەیمانگاتە لەبە بووم بێکەوە بەڵێ بەس لە هەمان بەش نەبوون ئەو لە ئیدارە بوو من لە مەحاسەبە بوو ئێتر نسیب لە مناسباتە یەکتانە بینی نسیب وەڵام مناسبات چی ترەمو بێکەوە بوو بیناکە ڕاست. زۆر پچکۆلە بوو بینای مەعهد نەبوو خۆی بینایەکی سانەوی بوو کردیان لە بێدەسەڵاتیە بەڵێ بەڵێ دوایی بەڵام دەرزێکیشمانە بوو تابعە و ئەمانە وەزارە دەما ئەمە وێنەیەکی تۆ بەڵێ پەریخانە ئەمە حەفلی زەواجەکەمانە ئەو ڕۆژەیەکە بەڵێ بیست نیشانەت کردووە ئەوەڵە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە بەڵێ ئەمە 6 ساڵی هەفتاوەشتە هەمان ڕۆژە کاتی ئەڵخە لە دەستکردن بەڵێ ئەمەیتر تۆپەڵێ هاڵتون و ماڵتونیان پێکردین و ئەو لەو کاتایە موسیلەکەکەمە پەنجەی ئەو دوایی سەر هاتە سەر بازنەکان بەخوا چەندمە کردووە کۆشی بۆ باش ناچوو دەڵا ئافرەتی لەو لا حەق قۆڵی کوورەتی دەبێنە بابەوان نابێت هەمووی دەستەکانی خۆش بێدیانە هەمووی بەجارێک کردێت هاوسەرگیریەکە زۆر بەڕێک و پێشی بەڕێوە چووە ئەمە ئەم ئەلبومە دیارە ئەلبومیشی ئەو ساڵانەیە منە ساڵی هەفتاوەشە ئەلبومەت کردووە هەمووی ڕسمی ڕۆژی هاوسەرگیریەکەتانە ملەوەن کراوە و ڕسمێکی زۆرتان گرتووە ماشەڵڵا دوو ڕسم ڕاستە دوو فیلمی 36 ئارەوەڵە ئەمە هەمووی ڕسمی ڕسمەکان زۆر زۆرن لە ستۆدی و هونەر هەر لە جادەی مەولەوی بەڵێ هەموو خزموکە سوکاری تایە خزموکە سوکار و بەڕاستی یادگارێکی زۆر جوانە ئێستا مناڵانە هەمویان گەورە بوون و هەمویان بەداخەوە ڕۆحیوانە شاد بکە مردوون بەڕاستی یادگاریی زۆر زۆر جوانە کەم ئەلبومە دروست کرۆ بۆ ئەو کاتە ئەم وێنەیە من پێم خۆش هەندێک لەو کەسانە پیشان بین کە ئەو ڕۆژە لەوێ بوون ئەمە وێنەیەکی هەمان ڕۆژە ئەمە تەبیعی خۆمم ئەمە پەریە خێزانم ئەمە جێلاسی خوشمە جێلاز مەدی ساڵ مامۆستا بوو ئەمەش سەرگوڵی کەریم پاڵەوانە کچی خاڵمە ئەمە ئاورنی حاجی عەبدوڵای خاڵمە ئەمەش کچی خاڵی ئەو بوو کچی حەمەباری بوو ئەمانەش ڕەفیق و برادەر و دەرو دراوسەیان بوو وێنەیەکی زۆر جوانە بەڵێ حەفلە و ئاهەنگی ئەو ساڵانی سلێمانی ئەم وێنەیە لە مەعهد نییە بەیانیەکەی بە سنووق و بە قەفەس پرتەقاڵ دیاریان پێکرد لە مەعهد ئەمەنە زۆر بوو هەزدان بوو کاکە ئەم وێنەیەش ئەمە چوار کچن بێکەوە هەڵەپەڕن ئەمە سییانیانە ناسم و یەکەیان دراوسیان بۆ نایناسم ئەمە سەرگوڵی کەریم پاڵەوانە ئەمە ئاورنی حاجی عەبدوڵایە ماون ئێستا بەڵێ ماون ئەمە لە خاریجە ئەمیش لێرەیە ئەمیش کچی خاڵی ماڵەوەی ڕێز و خۆشەویستی با خۆیان ببینەوە کە ئەو سەردەمە و خۆشە چەند ساڵێک لەمە بەر لە گەڵ پەریخان چەند مناڵتان هەیە کاکەمان چوار قوربان چوار چەند کوڕ و چەند کچ وەڵا سێک و کوڕێک ئەمە وێنەی تۆ پەریخانە لەگەڵ دوان لە مناڵەکان بەڵێ ئەمە ئەم خانووی ئێرەیە سابوونکەران خانووی دووهەممان یەکەم ناکەتیا لەدایک بوون دووەم لەناو کۆڵانەکایە ئەو پشتی ماڵی مەناڕۆپی بێسەری بەرامبەر ماڵی شەقارەشەدا کە مردی حەلاوەخانەکان دایکی حوسەی حەلاو مەشهورم بۆ یاڵم بۆی خەڵک ڕاستە بەتەئکید ئەم وێنەیەش وێنەیەکی ئەمەش هەر ئەو ماڵەیە ئەوە جێلاسی خوشکمە و ئەوە ڕووناچی برازامە و ئەوە ئاکوی برازامە و ئەمەش تارایە تارە کشی مامۆستا عەلی بەڵێ برامە بەڵام بەداخەوە کاگالی کە زوو بەجێ هێشتین ئەم وێنەیەش وێنەیەکی خێزانی ئێوەیە پەریخانە و
ئەمە پەری یەکەم پەریە دووەم خۆمم سێم وەسا حەمەسەعی برا گەورەم بوو تەنەکەچی ئەوەش کچە گەورەکەمە خەندان ئەمەش هەنەی کچێتی مناڵەکان لای خۆت ماون کە کەمالیا زەواجیان کردووە وەڵی دوانیان شووی کردووە خەندان شووی کردو و دەرونی شووی کردو لە سویدە لە سویدە وڵات ئەمە ژوێنەیەکی دوانم ماوە لە سەرمان بەڵێ تەمەند درێژ بن ئەمە هەورازی زاوامە لەگەڵ هەورازە ئەو لاکانیان ڕێز و ئەمە خۆشویستیمان هەورازە و ئەمە کەزێ لە باوەشیا و ئەمە دایکیانە خەندان و ئەمە هەریادە و ئەمەشیان هەنێ ئەمە لە تورکیا گرتویانە لە ناو کەشتیە وێنەیەکی جوانە ڕێز و خۆشویستیمان بۆیان هەیە کاک هەوراز ساڵانێک کارمەند بوو لە کەناڵی کورسات ڕێز و خۆشویستیمان بۆی هەیە ئەم وێنەیە ژوێنەیەکی خێزانی ئێوەیە تۆ مناڵەکانن ئەمە دیێ و خەندانە و من و دەروونە و دایکیانە ئەمە ژوێنێکی کترە لە مناڵەکان چەند نەوەتەیە کاکەمان وەڵا قوربان 5 نەوەم هەیە ئەمە هەنیە کچی هەورازە و کچە زای منە تەمەند درێژ من ئینشەڵا ئەمەش وێنەیەکی کترە لە مناڵەکان هەریادە هەریاد ئەمە خۆی هەڵبژاردووە بۆ منتەخەبی سوید هەڵێ یاریەکەم پیاوی چابە ئەو ڕسمەشم پیشان بە بە هیوای سەرکەوتن بە هیوای سەرکەوتن بۆ کاکە هەریاد بۆ هیوای بتوانێت ماشەڵڵا باڵا بەرزە هەڵێ موس نازام چی ئەمە یاریکەرەکان هەڵەوانە هیچ چاو منایزینەوە تا زۆر چاو لێ جلال لێ ئێستا و چنی ڕاست مەدالیای وەرگرتووە بەشدار بێ وەرگرتووە سەری شارەکەی و سلێمانی و کوردستان بەرز بکاتەوە دەستەکان خۆش بێ لەگەڵ جەنابەت بەردەوام ببین کۆمەڵە گیادگاری و وێنی ترمان ماوە بەڵام وچانێک وەرەگرین و دواتر بەردەوام دەستەکان خۆش بێ خۆشویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵتان بەردەوامە بین خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵتان بەردەوامین کاکەمال هاتوینەتە شەقامی سابوونکەران و گەڕەشی گۆیژە دیارەمە گەڕەشی و شەقامەیە کە تۆ ساڵانێکی زۆرە لە مناڵیەوە لێرە هەر لێرە لە دایک بووی و هەر لێرەش گەورە بوویت و کارت کردووە و ڕۆژانێک لەسەر ئەم شەقامە دوکانت هەبوو من پێم خۆشە لەوێەوە دەست پێ بکەم کە تۆ باوکت 50 ساڵ بەقاڵ بوو بەڵام تۆ پیشەی تەنەکەچێتی هەڵەبژێری واچیتە لای کاک حەمەسەعیدی برات و فێری ئەو پیشەیە ئەبی لەکەیەوە دەستت پێ کردوە ئێوە لەکوێ دوکانتان هەبوو چیتان دروست دەکرد ئەو ساڵانە قوربانجانێمەکە لە سابوونکران بووین کاکەم لای خاڵم فێر بوو وەسا حەمەسەعید لای خاڵم فێر بوو دوای گەورە بوو فێری شەکە بوو هاتە سابوونکەران دوکانی دانا بەرامبەر ماڵی کەریمە ڕیشە کەریمە فەنیان پێوە لەوێ دوکانی دانا هەتاکو ساڵی 64 هەتا 64 من هەر قاچم عەرزی گرتووە چوومەتە لای ئەو بۆچی هەنگۆی میهنەی و فێرە بیتەوە شت دەزانی و تینە بیتۆمانە وسبێنە دوکان دانێت و ئادەم حسابانە لەگەڵ خوێنەواریەکە هەتا ساڵی 72 من لەگەڵ یا ئیشم کرد لە 64 چوینە بازار لە 64 چوینە بازار تەنیش دوکانی مەلا عەزیزی سەحاف مەلا عەزیزی سەحاف دوکانەکەی فرۆش بە عەبەی عەلی برزوو لای خانی تازە سەر حاجی ئەحمەی کەریماغا بەرامبەر خانی حاجی ئەحمەی کەریماغا ئەو بەر قەیسەری نەقیب ئیتر لەوێ شابووین هەتا من چوومە ئەعدادی و سانەوی و ئەمانەش تەواو هەر لەگەڵ کاکمایشمە کرد بە تەنیا بوو حەزمە کرد لەگەڵی هیچ کەم ئیتر منیش فێری شەکە بووم کێ بە خەلفەوەی تر خۆ دەتوانی خەلفەوە لە ڕستبەکە پیشانی نەیەوە بزانم لە هینەکایە لە مجلەکایە لە ساڵی 65 جایتر بووم بە خەلفە سۆپام دروستەکە زۆپای دار ئەم پیشەیە ئێوە ئەو ساڵانە چیتان دروستە کرد یعنی ئەو کەلوپەلانێکە دروستانێک وەکو چی وەڵا هەموو شتێکمان دروست دەکرد لە بیدایەتەوە لە ڕاحەتی نەوت بوو ترومپای نەوت بوو قەدعە بوو مەسی نەبوو ئاگردان بوو هێن بوو زۆپا بوو شیشی گۆشت بوو ئیتر ئەنجا لەگەڵ ئەوەشە هەموو چاکردنێکمانە کرد چاکردنی پەرەمێز و
تەباخ و زۆپڵاو هەشت کەلوپەل هەچی. پێداویستێک لە ناو ماڵ بەکاربات هەچی شتێکی کەنووی نان و کەنوویمان ئارد و- دروست دەکرد کەنوو دوو تەنەکەی و سێ تەنەکەی و پێنجی و شەشی دوای کەنووی نانیشمان دروست کرد گەورە بەڵێ. ئەوە نانی تێکرا ئەو شتێکە بوو جاران پیانەوە مخەڵی تاسکە بابی بەڵێ ئەو ئەوش مخەڵی تاسکە بابی چی بوو؟ هەمووی ئەوە کوورە بوو کوورە بەڵێ. کوورەی چایی بوو هەبوو کوورەی تاسکەبابیش هەبوو کوورەی تاسکەبابی ئیتر تاسکەبابی برنج و تەرتیباتەکە هەمووی لەسەر ئەوە لێنرا کوورەکە گەورە بوو لە ساڵانی زۆر لە قوڕ دروستیانەکە ئیتر ئێمە لە تەنەکە دروستمانە لە لەوح دروستمانەکە زۆر ڕاست ئەمە وێنێشی تۆیە بەڵێ ئەمە لە دوکانی خاڵمە دوکانی خاڵم لەسەر سوچی بازاری تازدا بەڵێ. خوش دوکانی شەوکەتی دانساز تۆ کاتە لای ئەو شاگرد بووی؟ کاتە نا شاگرد نەبووم لای ئەو من لە خوارەوە بوو دوکانەکەمان ئەها. هاتین ئێرە لێرە نانمانە خوارد مەتعامی دەریێش هەبوو لە قەیسەرێکە بەڵێ بەڵێ مەتعامی دەریێش هەبوو ئیتر خواردنی چاکمانە خوارد و منە چوومەوە بە خوارەوەمە ئەمە کاک نەوزاتی حاجی عەبدوڵڵایە ئەمە مەحەمەی حاجی عەبدوڵڵایە ئەمە ساڵحی شاگردیانە ئەوەش منم وێنەیەکی جوانە ئەمە ساڵی 69 بەڵێ ئەنەوە ئەم وێنەیە شەر ئەو ساڵانەیە ئەمە ساڵ 1970 هەفتایە ئەمە شەر عینە شت نیوەڕۆیەک بوو هاتم بۆیە نامخۆم ئەمە مەحەمەی کوڕێتی حاجی عەبدوڵڵا ئەمەش نەوزادە ئەمەش ساڵحە ئەمەش حەمەی حەبسەیە حەمەی حەبسە ئێستا دوکانی چاک و باشەیە بەرامبەر محکەمە بەڵێ بەڵێ ئەوەش تۆی لە ناوە ڕاستە ئەوە دانیشت منە میتر دانیشم نانەکەەوە بنی زۆپایە بنی زۆپایروە خۆم مەشغوڵ کە بۆی زۆپای دارتان دروستە زۆپای دار بەڵێ 30 زۆپامان دروستەکە من و کاکەم ڕۆژی ڕاست کەی چوونە خوارەوە بۆ لای دوکانی حاجی ئەحەڕەش ئەوە ساڵی 64 چوینەوە 64 چووین. کڕیمان بە 90 دینار منعی تەزەولەکە 63 بۆ دوایەوە بە ساڵە ئیتر بەڵێ. هەرچی خەڵک بوو لۆمەیانەکەن چۆن دوکانەکەڕن بەو پارەوە ئەمانە لەم عانە و لەم زروپە بەڵێ. ئێتا عەلاکولین تیاماینەوانێ تا ساڵی کاکەم تیامە منە بۆچی هاتنەوە بۆ سامونکەران دوکانەکەی فرۆش لە سەبەبێکە بوو بۆ فرۆشتنی دوکانەکە دوکانەکەی فرۆش ئیتر پارەی باشی کرد تەبیعی جا هاتە ئەسحابی لە ئەسحابەت پیشەوە هاتەوە سابوونکەران زۆر ڕاست تۆ ساڵانێکی زۆر لەم سامونکەرانە بوویت بەڵێ لە دایک بوویت سابوونکەران بەڵێ پیشەی سابونچێتی و بیرە کاکین ئەی تەبیعی زۆر زۆر لە بیرمە ماڵگەکانی ئەو ماڵانەی کە سابوونیان دروست دەکرد ماڵی مەلاتایر بەڵێ. ماڵی عەلی پاشا بەڵێ. ماڵی مامۆستا ئیسماعیلە فەنی بەڵێ. دایشمم دیوە سابوونی دروست کردووە داشی خۆت بەڵێ بەڵێ. بەڵام بەو عەدەدە و بەو شێوەیە نا هین بوو سابوو چی بوو لە پی و خوێ و ئەمانە کوڵان و هینێ کردوی تران بۆ ماڵی خۆدان دروستی بۆ خۆمانەوە وەردەکاری تاکەی ئەو پیشەیە ما بوو مابووە تاکو تا پەنجاکانیش مابوو ڕاست تا پەنجاکان من دایکم بینیوە هەتا ئەو عانە تانی شەستەکان پەنجاکان تا ئەو عانەش ئەو سابوونچیەتی هەرمام من کۆمەڵێک ڕسمم لەلایە هی شەقامی سابوونکەرانی ئەو کەسایەتیانی کە لەم شەقامە بوون ساڵانێکی زۆر جاری قۆناغی جیاوازە لە مێژوو لە ساڵەکانە ئەمە وێنەیەکی کۆمەڵێک کەسایەتی پێما بێشێک لەو دوکانانەی سابوونکەران گیراوە ئەمە دوکانی بیدایەتەکەی دوکانی ئەحەبەگێ بوو بەڵێ ترشیات و بردم ئەو شتانەیە بوو دوای کە ڕۆی شێخ جەمیلی بەرزنجی لەگەر شێخ اسماعیلی برایە هات ناوی ئەمە بەقاڵ بوو بەقاڵ تر هەموو بابەتێکی بەقاڵیە فرۆشت ئەم کوڕە ئەمە عومەری مامۆڕەحمانە ئەوی کە لەو سەرەوە دانی ئەمە کوڕی عومەری مامۆڕەحمانە کوڕێکی ئازا و بەغیرەت و بەجەرێک بوو لە ئینتیفازا بەدوو هێن ئارمیژی شەڕێ کرد ئەمەشیان جەمالی کاک لەتیفی چایچی ئەمەش عەمری خوای کردووە ئەمەش خۆمم ئەی کە بە پێوە ساوی بڵێ بەڵێ ئەمەش شێخ اسماعیلە ئەمەش کوڕەکانی شێخ جەمیل لە دوای دواوەیە زۆر دەرنەکەوتۆ بەجوان خۆش بکاکەمان سێمە لەم کۆڵانەی کە لە بەشی سەروەی سابوونکەرانە ئەم خانووە ماڵی ئێوە بۆ بەڵێ ئەمە ساڵی ساڵانێک لەم خانووەشیە بەڵێ بەڵێ کەی ماڵتان هاتەیە کاکەمان ساڵی 69 کە عایلە زۆر بوو براکانم ژنیان هێناوەمانە جێمان نەبووە لەوبەر بەڵێ ئەوە فرۆشتمانیامان بە 750 دینار ئەمەش خستیە سەر فرۆشتن بە کرێت یا بووین ئەوەی خۆمان نابوو بە 4 دینار کرێ ئەمەمان گریت بە 12 دینار کرێ
ئیتر قسیە سەر فرۆشتن ساحبەکەی بەڵێ. لە بەغاش بوون قوشتێک و برای بوون کە عومەر و شوکری خان بەڵێ. وەلا کە قسیەوە ئەم شەقارە بوو وەچی بوو هی ئەوان ئێوە ساڵانێک لێرەشیە ساڵانێک ژیان لێرا و هەتا ساڵی هەتا دایکم عەمری خوای کرد کە دایکم عەمری خوا کرد براکان و کوشکان ومانە قسییانە سەر فرۆشتن ڕاست خۆشبەختانەی شەکە لەو خانوانەی کە تا ئێستا ماوە لە ئەرەوە. سامونکەرانە یادگاری ماڵی ئێوە و تا ئێستا وەکو خۆی بەڵێ. خانووەکە ماوە پێم خۆشە وێنێ پیشان بم دیارە ئەمە تا ئێستا فولکەیەم نەبینیوە بەڕاستی لە وێنەشە ئەمە فولکەی سەرەوەی سابوونکەرانە بەڵێ ئەمە بەو فولگەی شێوەیە بۆ جاران ئەمە فولکەی سابووکەران و بە معنای کەلیمە فولکە بوو بەڵێ. ئێستا فولکە نییە قوربان مەگەر زەلامێ بوەستێ لە باتی فولکەکە ئەمە ساماڵی حەسەنبەجی ساحب قڕانە بەڵێ. ئەمەش کەمان مەجید سۆفی ساڵحی بەقاڵە ئەمەش کامرانە برای فەرێدون عەبدوقارە بەڵێ بەڵێ. لە دایک و باوکۆ ڕاست ئەمەش دوکانەکانی ئێستا حالیان کاک ساڵحی تایە کاک ساڵحی ساڵحی دارتاشی تایە دوو خانوش لە پشتەوە بوو ماڵی یەکێکیانی کاک ساڵح بوو یەکیشانینی کاک محەممەد عارەوی ئەم شکڵی فولکەکە هەموو کەساکە بەڵێ. ئەمەش وێنەیەکی تری ئەمەش هەر سەر جادەی سابوونکەران سابوونکەرانە لە دوکانەکانی ڕەمزیە خوارد دوکانی کاقاری ئاتە لە دوکانی کاک لەتیفان لەتیفی دۆ درمەچی و چایچی بەڵێ. ئەمە خۆمم کەمان مەجید ئەمە سیروان محەممەدە ئەمە وەستامینی سەمونچیە سەمونی عاجەلی دروست ئەمەش بەکری ڕەشەی هێنووە ئەمە جەمالی کاک لەتیفە ئەوە ڕەحیمی مامور ڕەحمانە ئێستا لە خاریجە ئەوە دکتۆر ئاری و براکەیەتی هاتون دۆ درمە بکڕن بەڵێ بەڵێ. دکتۆر ئاری بەڵێ بەڵێ ڕاست ئەمە ژوێنەیەکی تری کوڕانی سابوونکەرانە ئەمە دەوری حەبە هەژدە کەسە بازانم سیانزە چواردەی ئەمری خوای کردووە بەداخەوە. خوا لێیان خۆش بێ خالیان خۆش بێ ئەمە تەنیش دوکانی باوکم بوو لە سابوونکەران تۆزە خوارەوە لای سەر و حەمامی مفتی خوارد دوکانەکەی عبەی حەڵواشی ناگەن ناوەکان بڵێم ناوەکان زۆرن دیارمیناکەین پێم خۆشە زۆرترین ڕسم پیشان بێ وێنەکان ئەوە خۆمم ئەوە مامۆساعدی برامەوە ئەوە عومەری فەرەج قەراجیانی ئەو کاک جەمالە ئەوە عێزەتی مزەمیدە دەستەکانە خۆش ئەوە بێ. دەرای سەنگەنەیە ئەمە ژوێنەیەکی تری یەکێک لە شەقامەکانی سلێمانیە بەڵێ. کاتی بە فرباری ئەو کوێیە کاکەم بەڵێ ئەمە لەبەردەی سەرا ئەچیتە خوارەوە شوێنی کولێرە بەقیمەکەی حاجی فەتاح ئەوە چاقانەی حەمەرڕەق بوو چاخانە حەماڵە جا ئەمە جەژم و ئەو نیوەڕێ لێ بووین دانیشتوینە ئەو وتی برسیم و منیش وتم برسیمە تازە ناچینەوە بۆ ماڵەوە شوین بۆ مەتعەم فواد لەسەر جادەی مەولەوی بەڵێ بەڵێ. شوین تێرمان خوارد و بەفری ژەباری ڕاست. لەو عانا بەفرەباری ئەمە پەیوەندی سعیدە ئەمەش کەمان مەجید سۆبی ساڵ دەستەکانە خۆش بێ یادگاریکی جوانە ئەمە ژوێنەی ئەمە سەر جادەی سابوونکەرانە بەڵێ ئەمە سەر جادەی سابووکەران فولکەکەیە ئەمە ساماڵی حەسەن بەگە بەڵێ. ئەمەش منم ئەمە دوکانی سەرکار و سەردار و ئەوان بوو ئی کوڕانی حەسەن بەگ ڕاست ماتۆ ڕشتیانە جوانە ئەمە ژوێنێکی یادەوەری سابوونکەرانە پێم وا بێمە بەردەم ئەمە چایخانەکەی حەمەشەشەیە وایان پێوت ئەمە بەرد چاقانەکەی حەمەشەشە تۆزە لەم لاوەیە ئەم دیوارە ئەم کورسانەی داناوە تقریبا نەچێتەوە لای دوکانەکەی کاک ساڵحی وەساح ساڵحی دارتاش ئیترەوە ناوەکانیش دیارە ئەمە ژوێنەیەکی تری زۆر جوانە دیارە کۆمەڵە کەسایەتیە لە بەردەم حەمامی سوورەتە کاگەحمە شەماڵ و کۆمەڵە کەسایەتی بەڵێ خۆشویستی ئەمە غەریبی تەنەکە چییە؟ ئەمەی تەنیشتی حەمە قوتووە ئەمەی تەنیشتی ئەحمە شەماڵە ئەمانەی کەژەوە عەلی حاجی شەریفی بازرگانە بەخوا ئەمانەی کەشی تر لە دەوروبەری جوانە بەڕاستی خۆشەویستی منیش بە بۆنەی ئەوانەوە لای خۆم دامناوە ئەمێ نێ ژوێنێکی زۆر جوانە دیارە شەقامی سابوونکەرانە بەردەم مەخفەرەکەی پێما بێ ئەمە سەر جادەی سابووکەران بەر مەخفەرەکەیە یەک سیارە نبینی بە سەعات بە 2 سەعات سیارەیە ناهات ئەومە چۆڵ و هۆڵ بوو ئەمە جەلالی ڕەشەی کەریمی هەیەرە ئەمەش خۆم بەر مەخفەرەکە زۆر جوانە دیارە شەقامی سابوونکەران کاگێ کەمال بە بیرەوەری تۆ دیارە خەڵکانێک زۆر لەم سەرم شەقامە ژیاون و کاریان کرد خۆش هەندێک یادەوەری ئەم شەقامەمان بۆ باس بکەیت مەسەلەن لەوانە مامۆ ڕەحمانی جگەر فرۆش ئەوە بوو ئەوە مامۆ ڕەحمانی جگەر فرۆشەوە لە بازار بوو جگەر و ئەمانەیە جێڕا باش جگەریە جێڕا جگەری نەژیراوە ئەمانە
لە مەیانەکەەوە ئەمە دووسێ جگەری هێنان بەدەستیەوە ئاوا ئەیجێڕا لەوێەوە هەتا ها بۆم ناوە جگەرێ بە چەند بوو جگەرێ بە 20 فلس بە 30 فلس بوو. ئێوارانی پێنجشەممان لە سامونکەران و بەزم و ڕزمی چێشت و گۆش خواردنی پێنجشەممان خۆزگەم بە ساڵانەی زاران سابووکەرانێکی خۆش بوو هەمووی وەکو خوشک و برا لەسەر چیخ لە سەربان ئاوا چێخ پشتا و پشت بوو کەس نەیەزانی ئەمە چیتیایە و چیتیانە ئەجا ئەمە کاسە دراوسێتیش زۆر بوو یەکێ لەوانە بوو کە زۆر خواردنم ناخوارد ئێتر لە جار کە خواردنەکە ناخۆش بوو دایکم ئەیگو ڕۆڵە وز بە هین مەکە دەنگەدەنگ مەکە دوو قابلەوەی خۆمان هەڵەگرت و ئەیبر بۆ ماڵی چاوەش باجی جەمیلەقان ئەی هێنە بۆ نەکبەتی لەوە بۆ ئەوێنش ئەو شتیان نەبوو کە من حەزی لێ بکەم تێکی وەڵام بۆ قسە مەکە سینێکێکی بر بۆ ماڵی ڕەحمەقان ڕەحە سەرچیلکە مەشهورە ئەگەوانە لێ کەس نازانێ ئێتر ئەوێتر ئەوەی کاسە دراوسێتی زۆر خۆش بوو وەکو ئێستا نەبوو. مەسەلەن هاتو چۆ لە بینی خزم و کەسوکار و لە بینی دراوسێوانی مەسەلەن ساڵانە کارەبانە بوو ئێوە چۆن هاتو چۆ یەکترتانە کرد بەشەوە دانیشتنی شەوان و بەچراوە ئەگەڕان مەسەلەن قوربانجانێت وەکو وتم ئێمە عایلەیە بوون لەو عایلانەی کە زۆر تێکەڵی خزمایەتی و کەساتی و دراوسێتی و هەبوو شتێ بووین بەڵام نزیکترین کەسمان خاڵەکانم بوو لە سەرکارێز بوون ئەچین دایکمم هانەیان بوو با بڕین بۆ ماڵی خام باوکشم گوتە ڕۆڵت دانیشن بۆ کوێچن بەم شەوە تاریکە وەڵایە جاری وا بوو چرای هەڵەگرت دایکم چرایەکی هەڵەگرت چون بۆ سەرکارێت بۆ ماڵی خاڵەکەری و ماڵی خاڵە حاجی ئەرەوەڵا ئەنجا ماڵی دراوسێژەوە کەس دەرگای لەسەر داخراو نەبوو وەکو ئێستا دەرگای لەسەر پشت بوو بۆ ماڵی دراوسێ باسی خاڵەکانە کرد پێم خۆشە کەمێک لەسەر کاک کەریم پاڵەوان بوو کا کەریم پاڵەوان دیارێکێک بوو لەو کەسانی کە کاتی خۆی زۆر بەهێز بووە لە ڕووی لە شوانەوە یەکەم بڵێ کە خانوویان گرتووە بە و کردوانە بە شوێنی لە جوانی ینی بۆ یەکەم جار ڕستێمانی شوێنی لە جوانیان لەکوێ بوو خانۆکان ئەو خانووە خۆی لە ئەسڵا کە دەستیان نایە ئەوە سێ چوار کەسی بەناوبانی شارەکە بوون تۆفیقی حاجی باقی بوو جەلال بەحری بوو عومەری کاڵێ و ئەوانە بوون ئەنجا بە بەرد دیاریانەکە بەردی زلە بەردی گەورە دوای بە شەفتی سیارە و شت ئیتر قووەتەکەی خاڵم لەوان نەبوو زیاو بە لزوم بوو ئەنجا گەڕان لە کۆڵانی ماڵی ڕۆفی سەراف و کەمال شاڵیە لەو کۆڵانە خانوویان گر بکرێ کە گرتیان بکرێ یاریان تێە کردۆمانە و وەڵا ڕۆژی عومەر عەلیە چێتە سەریان عومەر عەلی مەحافزی ئەو کاتە بوو ئەچێتە سەر ئەڵێن ئەوە چیەکەن ئێوە لێرە ئەڵێ چیەکەن یاریەکەنەوەمان ئەڵێ نا ئێوە یاری ناکەن سیاسە دەکەن ورە باوکم دایکشا باوک و چاوەتا مەحسا عەلا کولی ئەیان گرن ئەیان بە بۆ سجن وەڵا دوای ڕۆژێک عومەر عەلی خۆیە چێ بۆ لایەن بۆ سجن کە ئەبینێ خاڵشمی تر یەکێکی ماشەڵا قۆزی وا بووە سمێڵی ژینە بێ ئەڵێ ئەوە چییە بەم سمێڵەوەڵەی میراگلی ستالین و لیلینی عومەر عەلی پێڵێ عومەر عەلی پێڵێ ئەویش دەڵێ من سمێڵی خوای گەورە دروستی کردو و جوانە و هەمەتەواو ئەڵێ دەوەرە بۆ نایی سمێڵێ تاشید بەریش دێم و ئیشیشێ بۆ دۆزمەوە ئەڵێ تاڵێ مووی خۆم بە هەموو حکومەتەکەت و بە تۆش ناگۆڕمەوە نەبەرمەوێ نە هیچ مەگە هیچ بەرم مەیە هەتا بشمرم لێرامرم بەس بە شەرتێ سمێڵی خۆم ناتاشن پێما بێ کاکەریم هەتا شۆڕشی 1950 هەر بەر نەبوو لە دوای ئەوە بەر بوو ئەوە لەسەرین گیرا ئاسکەری 2 ساڵ بوو ئەم بە 12 ساڵ تەواوی کرد ڕەفیقی خۆشەویستی حەمە ساڵح دیلان بوو کە عەمری خوای کرد شعرێکی بۆ سەر قەبرەکەی نووسی ئەمە وێنەی کاکەریم پاڵەوانە ئەمە خاڵەکەری من بەڵێ ئەمە کەریم پاڵەوانە کوڕی مام ڕەحمان سۆفی و ڕەحمانی کەوشدرو ئەمەش خێزانەکەیەتی گەلایەشخانە ڕۆحی شاد بێتەبنی درێژی بۆ ئێوە بەجێشت بێ ئەمە ژوێنێشی ئەمە حاجی عەبدوڵای تەنەکە حاجیم کاک حەمەسایدی برات لایەن فێری یەکێکە لە دیارەکە چیە دێرینەکانی سلێمانی بەڵێ ئەمە لە ساڵەکانی لە سیەکانەوەی ترەمانە 34 و 35 جوانەوەمانە لەوێ دوکانی باپیرم بوو دوکانی باپیرم ئەمری خوای کرد ئەم کردی بەو دوکانە بۆ
خۆیان و ئەوە ئێستا کەس لە بنەماڵی ئێوە ئەو پیشەی نییە تەنەکەچێتی یار نەماوە کەس بووە نەما هەتا ئەم بینە هەبوو هەتا 2034 هەبوو برازاکانمەیان کردوانە بەڵامیترەوانیشی سا بوو تەعین بوون و پیشەکەش کەس بووە پیشەکە نەماوە کاکە تەنەکە مووی بۆ بە لایلۆن ڕاحەتیەتون هەچی شتێ بۆ بە لایلۆن و پلاستیک ئەمە وێنەیەکی شەقامی سابونکەرانە کەسایەتی لە ناوەڕاستی جادەکە وەستاون ئەوانە شوێن کاک ئەمە دوکانی عەبەی سێ شەریف لێرە بوو کەبابچی ئەمەش ماڵی بەهۆلەخانە ئەوەش چوقمەکەی سابونکەرانە ئەمە عەبەی سێ شەریفە ئەمەش کاک برایمە ساحێبی حەمامی سەرچنار دەستەکان خۆش بێ ئێمە ئەمڕۆ زۆر جنابتمانمان و نەبا بە زۆر هیوادارم توانی بێتمان کەمێک بتبینەوە بۆ یادەوەریەکانی سابونکەران و ئەو ساڵانی تەمەنی زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان